کاردانەوەکان لە سەر وتارێک بەناونیشانی لە نەخۆشخانەی شار چیمدی بەردەوامە کە تێدا ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان ڕووداوی گیانەدەستدانی خزمێکیان لەو نەخۆشخانە دەگێڕێتەوە. لە چیرۆکەکەدا هاتووە کە کەمتەرخەمی دکتۆر و نەخۆشخانەکە هۆکاری گیانەدەستدانی ئەو بریندارە بووە. هەر لەسەر ئەو پرسا عومەری حاجی عنایەت کە نووسەری بابەتەکەی نەخۆشخانەی شارە لە بەرنامەی پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام داوتی نازانرێت بۆچی تەنها دکتۆر لە ماڵەوە دەوامی ئێشکگیری دەکات لە کاتێکدا هەموو فەرمانبەرێکی دیکە لە شوێنی کارەکەی دەوامی ئێشکگیری بە جێدەگەێنێت. بە تەسەوری من ئێشکگر هەیە ئیلتیزامەکە ببوورەکە دکتۆر ئێشکگر هەیە لە خەستخانەکە بێنێتەوە بەڵام زۆربەی ئێشکگرەکان بە تایبەتی پسپۆڕەکان لە ماڵەوەن بە تەلەفۆن لەگەڵ موقیمە ئەقدەمەکە یا لەگەڵ موقیمەکە قسەکەن کاتێک کە پێویستکە سواری سیارەکەی بوو تێت بۆ نەخۆشخانە. ئەمان سیستەمێکی سەقەتە. تۆ مادام وشەی ئێشکگر ناوەنداوە بۆچی ئێشکگر بۆ پاسەوانێک ئەبێ بە کامیلی لە سەعات ئەوەنە بۆ سەعات ئەوەنە لێبێ، بۆچی ئێشکگر بۆ مدیرێک ئەبێ لە سەعات ئەوەنە بۆ ئەوەنێ، بۆ کارمەندێک ئەبێ لێبێ، بۆچی بۆ دکتۆر نییە، بۆچی دکتۆر لەگەڵ ڕێزم بۆ هەمێ مناڵم هەمووان بەڕاستی تعمیمی ناکەم هەم قسەیە، بۆچی دەوامی دکتۆر ینی دکتۆرێکی ئێشکگر بە تایبەتی من عفوان دکتۆرێکی پسپۆڕ بۆچی سەعات 9 ئەچێ سەعات 11 لە نەخۆشخانە چێت دەرەوە. لا کاردانەوەی ئەو نووسینەدا بەڕێوەبەری تەندروستی سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بەست و ڕایگەیاند ئەو ئەندامەی پێشووی پەرلەمان بەشێکی ڕووداوەکەی باس کردووە. هەروەها ئاماژەی بۆ کرد با بەشداری داواکاری گشتی و نوێنەری پارێزگاری سلێمانی بۆ ئاشکراکردنی ڕاستی ڕووداوەکە لیژنەیەکی لێکۆڵینەوە دروست دەکەن. سەبارەت بۆ کەیسی کاک تارێکی خوا لێ خۆش بوو ئێمە لیژنەیەکی لێکۆڵینەوەمان پێکێناوە بە بەشداری بەڕێز داواکاری گشتی و هەروە نوێنەری بەڕێز پارێزگاری سلێمانی و هەروە هەر لایەنێکی تر کە پێی باش بێت لە خێزانەکەی لە بەڕێزان لە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان و ڕاگەیاندنەکان هەر کەسێ پێی باش بێ ئەندامی لیژنەکە بێت بەڵێ بەمەرجێک لایەنێکی پەیوەندیدار بێ ئێمە ئامادەین بیخێنە لیژنەکە و لیژنەیەکی لێکۆڵینەوەی ورد لەسەر ئەو بابەتە دروست دەکەین و هەر کەسێک و هەر لایەنێک کەم و کورتیان هەبوو بێ لە چارەسەرکردنی ئەو نەخۆشە بە دڵنیاییەوە ئیجراعاتیان لەگەڵاکەین و جەنابی وەزیری تەندروستیش ڕای سپاردوون کە لێکۆڵینەوە لە بابەتەکە لە بەدواداچوونەکانی خۆمان بۆمان دەرکەوتووە بەڕاستی بەداخەوە ئەو قسانەی کە ئەو بەڕێزە کردوێتی لەوە چێت بەشێکی مەقتەعێکی ڕووداوەکەی هەڵبژاردە بێ باسی کردوێ بەڵام زۆر ڕاستی کە هەیە زۆر شتی گرنگی کە هەیە کە بە هیچ شێوێ باسی نەکردووە و ئەمەش وای کردووە کە کەیسەکە بە ئاراستەیەکی کایە بڕوە. بۆ نمونە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی نکوڵی لەوە نەکرد کە کەمتەرخەمی لە نەخۆشخانەکان هەیە. هەروەها هەندێک لا کەمتەرخەمیەکانیشی بۆ حکوومەتی هەنێم گەڕاندەوە کە بودجەی پێویستی بۆ کەرتی تەندروستی تەرخان نەکردووە. نەشی شاردەوە کە باردۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە دۆخەکە ڕەنگە خراپتر بێت بە نمونەی ئەوەی کە شاری سلێمانی پێویستی با نزیکەی 100 تەختی چاودێری ورد هەیە بەڵام تەنها 20 تەختی چاودێری ورد لە نەخۆشخانەی شار بوونی هەیە. بە پێی زانیاریەکانی پەیام جیا لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان و لیژنەی تەندروستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لێکۆڵینەوەکانیان لەسەر ڕووداوە دەست پێ کردووە. هەروەها وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم لە نووسراوێکدا فەرمانی با لێکۆڵینەوە لە دۆسیەکە کردووە و هەمووان چاوەڕێی ئەنجامەکانن. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام.